خواهی غەزەب مالێ نەگرێ ئێمە ئیمان زەعیف ئێمە ئەهلی دنیا عومەیر بۆ خۆتە شاریتەوە چی بۆ چی ڕووی داوە وتی براکەم من بچووکم بەخوا من دڵنیام پێغەمبەری خوا بمبینێ صلی الله علیه وسلم ناڕێ بڕۆم بۆ غەزا وەڵڵاهی حەزەکەم ئاواتم ئەوەیە لە پێناو خوادا بکوژدێم و شەهید بڕۆمە بەهەشت بەڵێ کاتێک کە غەزای بەدر هاتە پێشەوە ئەمانە قدوەی ئێمەن ڕەزای خوای نەبی ئەمانە مامۆستا و پێشەوای ئێمەن چاویان لێ بکەین غەزای بەدر هاتە پێشەوە بزان دوو برا لەو غەزا بەشداری دەکەن بەڵام بزانین چۆن بەشداری دەکەن یەکێکیان ئیمامی سعدی کوڕی ئەبوو وەقاس ڕەزای خوای لێ بێ یەکێک لە 10 نەفەری کە مزگەنی بەهەشتی پێدراوە براکەیشی ناوی عومەیرە بەڵام عومەیر کێیە عومەیر گەنجێکە تازە پێ ئەگا عمری 16 ساڵە لە عمری ئەو گەنجانەدایە کە ئێستا لە گازینۆ کافتریاکان ئەبیان بینیت ڕۆژانە و شەوانە دەیان بینی لە عمری ئەو گەنجانەدا بوو کە دیسکۆن و حەفریان کردووە لە عمری ئەو گەنجانەدا بوون کە جگەرە دەخۆن و نێرگەلە دەخۆن لە عمری ئەو گەنجانەدا بوون کە خەریکی پەیوەندی دڵداری و عەشقایەتین بەڵام حەدیان نەبێ ئەوانە کە وەکو ئەم بن چاوێن بکەن گەنجەکان کاتێک کە ئەمانە دەبیستن شەرمەزاری بدانگرێ بە خۆتان بچنەوە گەنجێکی ئیماندار بەم جۆرەیە منیش ئەوە حاڵەکەم ئیمامی سعد ڕەزای خوا لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەیەکە سەیری سەحابەکانی دەکرد کە خۆیان ئامادە کردو بۆ غەزا ئەوەی کە بە کەڵکی غەزا نەهاتایە و توانای نەبووایە یا نەخۆش بووایە نوقسانێک بووایە ئەی فەرموو تۆ مەیە تەماشا دەکەم ئیمامی سعد دەفەرمێ عومەیری برام لەناو خەڵکا خۆی شاردەوە لەناو سەحابەکانە خۆی مات کردبوو خۆی شارد بووە مناڵە 16 ساڵە تەمەنی بەڵام ئیمانەکەی هەزاری وەک من و تۆ دەهێنێت ئیمانداری ڕاستەقینەیە خوای خۆشەوێ بەڕاستی خۆشی دەوێ حەزی بە بەهەشتە ڕازیش نییە لەم دنیادا هیچ شتێک بۆ خۆی هەڵبژێرێت جگە لە ڕەزامەندی خوا و بەهەشت بەڵێ دەفەرمێ هەر خۆی دەشاردەوە لە ناو خەڵک ئینسانێک ناو کۆمەڵێکا خۆی بزر کات چۆنە تەماشام کرد خۆی دەشارێت و خۆی نزم دەکات و بۆی پێغەمبەری خوا نەیبینێ صلی الله علیه وسلم وتم ئەی عومەیرەوە چێ بۆ واکەی خواهی غەزەب مالێ نەگرێ ئێمە ئیمان زەعیف ئێمە ئەهلی دنیا عومەیر بۆ خۆتە شاریتەوە چی بۆ چی ڕووی داوە وتی براکەم من بچووکم بەخوا من دڵنیام پێغەمبەری خوا بمبینێ صلی الله علیه وسلم ناڕێ بڕۆم بۆ غەزا وەڵڵاهی حەزەکەم ئاواتم ئەوەیە لە پێناو خوادا بکوژدێم و شەهید بڕۆمە بەهەشت کاتێک کە پێغەمبەری خوا بینی صلی الله علیه وسلم فەرمی تۆ بە کەڵک غەزا نای تۆ منداڵی تازە پێگەی تۆ لەکوێ شەڕەشم شێرت پێکرێ بەرامبەر کۆمەڵە کەسێک کە چەندەها ساڵە شەڕەشم شێر دەکەن ئیمامی عومەیر ڕەزای خوا لێ بێ ئەم گەنجە منداڵە تازە پێگەیشتووە فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تو خوابانە ڕۆم بە ماڵ حەزەکەم لە پێناو خوا بکوژرێم تو خوا لەو خێر و بەرەکەتە مەحروم مەکە ئەوەندە گریا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵی نەرم بوو فەرمی بڕۆ تۆش بەشداری کە بەشداری کرد ئیمامی سعد دەفەرمی ئەوەندە گەنج و منداڵ بوو تا شارەزا نەبوو شمشێرەکەم دابی وتم ئاوا بکە و ئاوا بکە ئاوا بەم شێوەیە شەڕ بکە شارەزا نەبوو بەڵام حەزی لە بەهەشتە بەڵێ ئیمامی عومەیر ڕەزای خوای لێ بێ لە غەزای بەدردا شەهید کرا زانایان دەفەرمون بچووکترین شەهیدی غەزای بەدر کێ بوو ئیمامی عومەیر بوو ئەو گەنجە 16 ساڵە بوو خوای گەورە بە زیندوەکان دەفەرمێ ئەوەی کە بەشداری غەزای بەدری کردووە ئەفەرمێ ئەی ئەو کەسانی کە غەزای بەدر بەشداریتان کردووە هەرچی دەکەن بکەن خوانتان خۆش بووە الله ئەکبەر ئەمە پاداشتی کەسێک بێ نەکوژداوە لە غەزای بەدردا ئەی کەسێک لەو غەزایە شەهید کرابێ بچی پاداشتێکی بەدانرابێ عومەیر بردێەوە سوێن بەخوا بردێەوە گەنجەکان چاو لەمانە بکەن واز لە گوناه و تاوان بێن شەرمەزاری بتانگرێ بەڵێ هەوڵدان بۆ بەهەشت خۆماندووبوونی دەوێت بۆی بە نەفسی خۆت بە هیچ شتێک ڕازی مەبە ئیلا بەهەشت نەبێت